ڕەمەزان مانجی قورئان و بە بۆنەی نزیکبوونەوەی مانجی پیرۆزی ڕەمەزان مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری هەڵسا بە ئەنجامدانی کۆنسێتێک لە ژێرناوی کۆنسێتی پێشوازیکردن لە مانجی ڕەمەزان بەشێک لە هونەرمەندانی ئیسلامی بە پەخشان و سرود و هۆنراوە ئاهەنگەکەیان زیاتر ڕازاندەوە لەلایەکی تر مامۆستایەکی ئاینی بەوتار و ئامۆژگاری بەشداری لە ئاهەنگەکەدا کرد. مانجی قەدرە، مانجی بەدرە، مانجی نەسرە. ئامادەکاری کۆنسێتەکەش دەڵێت دەیانەوێت لە ڕێگەی ئەنجامدانی ئەو کۆنسێتەوە گروتینێکی زیاتر بە هاوڵاتیان ببەخشن تا بتوانن ئامادەکاری زیاتر بۆ ئەم مانگە بکەن. دەشڵێت دەیانهەوێت لە داهاتوودا سازدانی وەها کۆنسێتێک بکەن بە نەریت. مەبەست لە کۆنسێتەکە ئەوەیە پێشوازیکردن لە مانجی ڕەمەزان بۆ گەرمکردنەوەی ئەو خەڵکە بەڕاستی لەو مانگە پیرۆزە وەک دەڵێ ببینە فاکتەرێک بۆ ئەوەی خەڵکی یعنی بە گەرمی پێشوازی لەو مانگە بکە و ببێتە عادەتێکی باشش لەبەرەوەی مانجی ڕەمەزانی پیرۆز بەڕاستی مانجی لێخۆشبوونە، مانجی تەقوایە، مانجی ئیحسانە. ئەو مانگە مانجی قەدرە، مانجی بەدرە، مانجی نەسرە، مانجی فەتحە، مانجی ئازادبوونە لە ئاگری دۆزەخ، مانجی موساڵەحەکردنە لەگەر خوای، لەگەر مزگەوتەکان، لەگەر چاکە، لەگەر باشە، لەگەر داوا، لەگەر هەموو ئەو شتانە. بۆیە خۆشەویستانی ئینسان زۆر دوعای بکە، زۆر لە خوای گەورە بپارێتەوە کە خوای گەورە بیگەینتە مانجی ڕەمەزان. دەیان فەرموو اللهم سلمنا لڕەمەضان وسلم لنا ڕەمەضان. داگە خوای ئێمە تەسلیمی ڕەمەزان بکەی و ڕەمەزانیش تەسلیمی ئێمە بکەین، باوەش بە ڕەمەزاندا بکەین و لەگەر ڕەمەزان دەست دەملانێ بکەین. ئامادەبوانی کۆنسێتەکە مانگی ڕەمەزان بە تاکە دەرفەت دەزانن لە نێوانی 12 مانگی ساڵدا بۆ خۆپاکردنەوە لە گوناه و تاوان و مناجاتکردن لەگەڵ پەروەردگاریاندا. پێویستە بە شێوەیەکی زۆر جوان، بە شێوەیەکی زۆر ئامادەکاری چا بکەن بۆ مانجی ڕەمەزانی پیرۆز، چونکە ئەسحابەکان پێش ئەوەی 6 مانگ یاخود چەند مانگێک پێش ئەوەی مانجی ڕەمەزان بێت داوایان دەکرد دەیانگووە اللهم بەلیغنا ڕەمەزان، خوای بمانگەێنن بە مانجی ڕەمەزان، مانجی قورئانە، مانجی لەیلەتول قەدرە، مانجی خێر و بەرەکەتە. عیبادەت تێدا چەند قات دوارە دەبتەوە. سەرەتا دەبی لە ناخەوە لە دلەوە خۆمان پاک بکەینەوە، پێش ئەوەی بگەین بە مانجی ڕەمەزان خۆمان پاک بکەینەوە، لەگەڵ کەسەکان ئاش ببینەوە، یعنی تەواو لە دلی خۆمان ساف بین، ئیمجا داخلی ئەو مانگە بین. ئەو مانگە مانگێکی زۆر گەورەیە، گەورەترین مانگە، گرنگترین مانگە لە مانگەکانی ساڵ. پێویستە ئێمە لەم مانگەدا دڵمان فراوان بێت، چاومان ڕوون بێتن، زۆر بە دووری هەموو لایەکان ببینین. مانجی ڕەمەزانی واجبە، ئەگە خۆمان بە بسلمان تەواو بزانین واجبە نوێژ و ڕۆژی و قورئان خوێندن و هەمووی بکەین مانجی ڕەمەزانێ. زۆر پێویستە لەسەرمان منداڕەکانمان فێرکەین. ڕەمەزانە پێ لە هەر 11 مانجی خۆشترە. ئەرێ وەڵڵی هیچ نەکەی، نان و شیوەکەی بکەین، تاعات و عیبادەتەکەی زیاتر تێدا بکەین، قورئان خوێندنە و زیکرەکانە و شەو نوێژ و ئەگەر پێشی ڕەمەزان بێت و ئیش و کارەکانی مارە زیاتر بکەین وەبی لە مانجی ڕەمەزانێ هیچ ئیشکارێکمە تەنها بە عیبادەت و تەراویح و قورئان ختمکردن ئینشاءڵڵا بە شەو نوێژەکانمان زیاتر بە زیکرەکانمان ئەوەی بەبێت کە مانجی ڕەمەزانی مەعدودەیە زۆر کەمە، ئەگەر بێت و لە دەرسمان بچیتن جارە شکەچێ دەردەیبینینەوە. کۆمەڵی دادگەری ساڵانە لە بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکان ئاهەنگ و چاڵاکی جۆر بە جۆر بە بۆنەی پێشوازیکردن لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ساز دەکات. بۆ ئەمساڵیش مەڵبەندی هەولێری کۆمەڵی دادگەری کۆنسێتی پێشوازی بۆ دە لە هونەرمەندی ئیسلامی و مامۆستایەکی ئاینی ساز کرد و تیایدا ژمارەیەکی زۆر لە سەرجەم چین و توێژەکان بەشداریان تیادا کرد. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.